خۆشی سوات مامۆستا ئەرێک نەبێ پرسیارێکمان هەیە. بەڵێ مامۆستاجا من گەنجێکم ینی ئەو حالەتەم هەیە کە من هیچ کارێکم بۆ جێبەجێ ناکرێت. بۆ نمونە ئەمەوێت ئەسمە دایرەیەک فەرمانگەیەک کارەکە جێبەجێ ناکرێت. ینی کارەکانم زۆر قورسن، ینی قورسەکان کارەکان ئاسانە بەڵام شتەکان من جێبەجێ ناکرێت. ئایا ئەمە هۆکاری چێ یاخۆت؟ دوو هۆکار هەیە براگیان، بەڵام هۆکاری سەرەکی بریتە لە گوناه و تاوان. برای خۆم هۆکاری سەرەکی بریتە لە گوناه و تاوان. من نازانم بەڕێزت چێی، بەڵام بەگشتی دەڵێم، نەک بۆ تۆ بە تۆ بڵێم ئەم قسەم ڕووم لە تۆ نییە. تێگڕای خەڵک وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم ويعفو عن كثير. هەر قورسیە کە دێتە ڕێگای ژیانمان براکانم هۆکارەکەی تاوانی خۆمانە، و ئەگەر خوای گەورە عەفومان نەکات و لێبوردە نەبێ قورستریش دەبێت ژیان لەسەرمان. بەڵام پێویستە بە خۆمان دابچینەوە داوای لێبوردن لە خوا بکەین. ڕاستە خۆ پێغەمبەران و پیاوچاکانیش، پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام لەگەڵ پیاوچاکان ئەوانیش تووشی ناڕەحەتی بوون، بەڵام ئەوان بۆ بەرزبوونەوەی پلە و دەرەجەیان بووە. بەڵام من و تۆیەکی تاوانبار و کەم تەرخەم بێگومان بە سەبەبی کەم تەرخەمیمانە و گەڕانەوە بۆ لای خوا، تەوبەکردن، ئەستەغفیڕوڵڵای زۆر، پابندبوون بە شەرعی خوا و بە دینی خوا، ئینشاءڵڵا کارەکانمان بۆ ئاسان دەبێ. بارەکە الله فیکم. بەخێر بنووسی مامۆستاجان، زۆر سوپاس. سەرچاو برا شیرنەکەم. خوا لەگەڵ سەرچاوم. فەرموو. بەڵێ. السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستاجان پرسیارێکمان هەیە دەربارەی مەسەلەی حەج. بەڵێ گیان. بە نیسبەتی کەسێکی مردووەوە، بەڵێ، ئەمانەوێ حەجێ کڕین بۆ خێزانەکەم، ئایا ئەو حەجە واریدە یاخود ئەو عەقدەی کە ئەکرێت لەولا با بڵێن لە حەج کە ئەو عەقدانە ئەیفرۆشتنەوە، ئایا ئەو جێی متمانەن ئەو عەقدانە یان نا؟ ئەگەر جەنابتان ڕوونکردنەوەیەکمان بدەنێ لەمانە زۆر سوپاسانەکەین. برا شیرنەکەم، هاتووە لە حەدیثدا حەج لە بری غەیری خۆت، بەڵام سەحابیە کاتە لای پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمووی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام، من دەمەوێت حەج بۆ فڵانە کەس کەم کە ناوی شوبڕومەیە. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمووی حج عن نەفسیکە ثم حج عن شوبڕومە. فەرمووی جارێ حەج بۆ خۆت بکە کە نەت کردووە طەبعاً، ئینجا بڕۆ حەجیش بۆ ئەو بکە. یعنی ئەگەر بێت و کەسێک بێت حەجی بۆ خۆی کرد بێت، ئێستا بۆ تۆ بچێ حەجکە دروستە، هیچ مشکلە نییە کە سیقە و متمان جێگای سیقە بێت ئینشاءڵڵا. بەڵام جا ئەو کەسەی کە حەجی بۆ دەکرێت مردوو بێ یاخود زیندوویەکی پەککەوتە بێ، بۆ نمونە شەلەلی هەیە، نەخۆشیی هەیە، ناتوانێت بە ساڵات چووە، ئەوە دروستە حەجی بۆ بکرێت. برای بەڕێزم ئاساییە و وەکوتمان بەڵگەی لەسرە، بەڵام گرنگەوەی وەکوتمان ئەو کەسەی کە دەگیرێت بۆ حەجکردنی بەدەل کەسێکی سیقە و جێگای متمانە بێ. تۆش خۆ ناچیتە مەککە لەوێ بگەڕیت، کەسێک لێرەوە تەکلیف دەکەیت و پارەی پێدەی، کەواتە گرنگەوەی ئەو کەسێک کە تۆ لێرە پارەکەی پێدەیت و دەیکەیتەوە چیل، ئەو کەسەی ئێرە جێگای سیقە بێ. تاجیر و بازرگان نەبێ براکەم، لەگەڵ ڕێزم بۆ تاجیر و بازرگانەکان، بەڵام هەندێک کەسێ تاجیر و بازرگانی بە حەج و بە عومرەوە دەکا بەبێ ئەمانەت، هیچ ئەمانەتی تێدا نییە. تەماشا دەکەین پارەیەکی زۆر لە خەڵک وەردەگرێ و لەو لاشەوە گوێی پێنادا، تەسلیمی هەر کەسێک بێ دەیکات و حەقی نییە حەجەکە دەکرێ ناکرێ. گرنگەوەی تۆ کەسێکی جێگای متمانە بدۆزیتەوە و پێیدا بنێریت، ئینشاءڵڵا دروستە. بارەکە الله فیک. بەڵێ فەرموو.